یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دۆخە چەقبەست و ئاڵۆزەی کوردستان کە نزیکەی 2 ساڵە بەردەوامە لە ڕابردوو نەخشە ڕێگایەکی ئامادەکرد کە لە 8 خاڵ پێکات بوو. بەدیدی خۆی چارەسەری بۆ هەموو ئەو کێشانە دیاری کردووە کە ئێستا لە کوردستان هەن. یەکێتی نەخشە ڕێگاکەی ئاراستەی لایەنە سیاسیەکانی کوردستان کردووە، ئەوانیش بە نووسراوی ڕسمی وەڵامی یەکێتیان داوەتەوە. ئێستا یەکێتی دەڵێت تاوتوێی وەڵامی لایەنە سیاسیەکان دەکەین. زۆربەی حیزبە کوردستانیەکان وەڵامی نەخشە ڕێگاکەی ئەمایاندایەتەوە بە نووسراوی فەرمی کە لە لای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە لە قۆناغی داهاتوو هەوڵ دەدەین دراسی وەڵامی هەموو حیزبە کوردستانیەکان دەکەین و قۆناغی تازە دەست پێ دەکات بۆ وەڵامدانەوە گفتوگۆ لەسەر بۆ چوونی حیزبە کوردستانەکان دەربارەی ئەم قەیرانەی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە. یەکێتی ئێستا کە ڕێکەوتنی استراتیژی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و ڕێکەوتنی سیاسی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هەیە، ئەوەش لەو کاتەدایە کە ئەو دوولایەنە لە پرسی سیاسی ئێستا نەیاری یەکن. ئەندامێکی سفاتی بزوتنەوەی گۆڕان دەڵێت یەکێتی ئەگەر لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتنەکە جێبەجێ بکات ئەوە کێشەکانیش چارەسەر دەبن. ئێمە لەگەڵ ئەوەین ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێت تاکو هەمومان پێکەوە بتوانین لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەموو کێشەکانی یاریمی کوردستان و هەروها لایەنەکانی تریش دەبێت لەگەڵ بێ چارەسەری کێشەکان بکەین. دوای چەندین هەوڵ و نێوانگیری و کۆبوونەوەی لێوان لایەنە سیاسیەکان بۆ چارەسەرکردنی دۆخی یاریێم و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان، بەڵام بەهۆی مەرجی لایەنەکان کێشەکان چارەسەر نەکران. ئێستا یەکێتی نیشتیمانی دەیەوێت بە نەخشە ڕێگاکەی لایەنە ناکۆکەکانی هەرێم بگەێنێتەوە یەکتر و کێشەکان چارەسەر بکرێن و دۆخی خەڵکی کوردستانیش باشتر بکرێتەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.